لە کولتوری سامیە لە مێژە بڕوا بە یەک خوددا هەیە، یەک خوددا هەیە کە ئەو خوددا بەتواناترین بوونەوەری تەواوی جەهانە و هەرچێ پێخۆش بێ دەیکا ناڕۆمەوە سەری دوایی، هەرچێ پێخۆش بێ دەیکا هیچ کەسیش مافی ڕخنەگرتنی لێ نییە. ئەوەی کە دەڵێن فعالی مایەشا هیچ کەسێکیش مافی ڕخنەگرتنی نییە. ئەم خوددا لە بەنی ئیسرائیلا هەیە، لە بەنی مەسیحا هەیە، لە بەنی ئیسلامیشە هەیە. هەر کامە بە شێوەیەکی بە پێ فەرهەنگەکان تەسەڕف و دەسەڵاتی خوددا، کارکردنی خوددا لە یەهودا جۆرێک بووە، لە مەسیحا جۆرێک بووە، لێرە جۆرێک بووە، بەڵام ئەو خوددا یەکە، هیچ کەسێکیش بە ئەندازەی ئەو بەتوانانیە ئەوەی پێخۆشە دەیکا. ئەوەیش لە بیرتان نەچێت کەس مافی ڕخنەگرتنی لە کارەکانی خوددا نییە. لە فەرهەنگی هیند و ئوروپاییدا چەند خوددا هەیە. ئەگەر ڕابردووی ئەو وڵاتانە تماشاکەی میترا هەیە، هۆمێر هەیە، ئەهورمەزدا هەیە، ئەهریمەن هەیە، ئەوانەی فەرهەنگی خۆمان، فەرهەنگی کۆنی خۆمان. هەر لێرە دەیان خودای جۆراوجۆر هەر لەو ئیسکاندیناویا هەبووە، خودای خێر بووە، خودای شەڕ بووە، خودای سەوزەڵانی بووە، خودای بەرەکەت و خودای زاین و خودای پێشکەوتن و خودای ئەوانە هەبووە. لە فەرهەنگی سامیە یەک جەهان وجودی هەیە، جەهانێکە کە خوای متعال ڕۆژێ ئێرادەی کردووە لە هیچەوە خەلقی بکە و ڕۆژێ ئێرادە دەکا دووبارە ئەو دنیا تێک بداتەوە و کۆتایی بەو دنیا بێنێ. لێرەدا بە یەک شتەگەین، ئەویش ئەوەیە مێژوو، ڕووداوەکانی مێژوو، پێکهاتەکانی جیهان، شەڕ، داوا هەرچێک هەیە لە ئاوە دەست پێکا، لە نقطەی ئاوە و لە نقطەی بێەوە کۆتایی پێدێواتە مێژوو بەسەر هێڵێکی ڕاستە دەڕوە. مێژوو پێچی تێدا نییە. ڕۆژی خیلقەت، ڕۆژی ئافراندن، ڕۆژی دروستکردن و ڕۆژی کۆتایی. لەم ماوەدا کە خیلقەت بەشەر دروسە بێ، مەخلوقات دروسە بێ، ئاسمان و زەوی لە 7 ڕۆژە 6 ڕۆژە دروسە بێ بە پێی قورئان، خوا ئەو خوا وا معرفیم کرد، ئەو خوددا واوکتم چاوەدێرە بەسەر ڕووداوەکانی مێژوودا هەتا ئەو ڕۆژەی کە کۆتایی پێدێ. بۆیە مێژوویشی دروست کردووە، بۆیە جەهانیشی دروست کردووە کە خۆی چاوەدێری بەسەر. جیاوازی کولتورەکان هەڵسەنگاندنێکمان کرد، کوتمان لە کولتوری هیند و ئوروپاییدا کە تەواوی وڵاتانی سکاندیناوی و وڵاتانی ئوروپایی، ئەڵمان و ئینگلیس و فەرانسە و ئەمریکا و کەنادا و هەموو ئەوە دەگرێتەوە و دەبوو ئێمەش وەکو کورد بگرێتەوە، چونکە ئێمە بەشێکین لە کولتوری هیند و ئوروپایی، ئێمە بەشێکین لەو خەڵکەی کە ئێستا لێرەن، بەڵام ئێمە چوینەتە ژێر چەتری کولتوری سامیەوە بەهۆی ئاینی ئیسلامەوە، ئێمە لە ژێر چەتری ئەو کولتورە داین. کوتم لە کولتوری هیند و ئوروپاییدا چەند خوددا هەیە، خودای جۆراوجۆر هەیە، یەک خوددا وجودی نییە، کولتور دەڵێم نە ئاین. لە کولتوری سامیدا یەک خوددا هەیە، لە کولتوری سامیدا مێژوو خەتیە، ڕۆژی سەرهەڵدانی جەهان لە هیچەوە خولقاوە و دوایی کۆتایی پێدێ. مێژوو لە شۆنێکەوە دەست پێکا، لە شۆنێکەوە کۆتایی پێدێ. و لەو ماوەدا ئەو خوددا کە قدرەتی هەیە بەسەر هەموو شتێکا، ئێرادەی زاڵە بەسەر هەموو شتێکا، چاوەدێرە بەسەر ڕەفتاری ئینساندا هەتا ئەو ڕۆژەی ئینسان دەمرێ و دنیا کۆتایی پێدێ. لە بەرامبەردا لە مێژووی هیند و ئوروپاییدا چەند جەهانی جۆراوجۆر هەیە بێ نەهایەت. جەهان منزومەی شەمسی هەیە، کاکێشانەکان هەیە و هەزاران و میلیۆنان جەهانی دیکە لە کولتوری ئوروپاییدا هەیە، لە کولتوری هیند و ئوروپاییدا. لە حاڵێکە لە کولتوری سامیدا تەنها یەک جەهان هەیە، هەر ئەو جەهانەیە کە خوددا لە 6 ڕۆژە خەڵقی کردووە و دوایی خۆیشی کۆتایی پێدێنێ و خۆیشی چاوەدێریەتی. جەهان یەکە، بەڵام لەوا زۆرە. شتێک کە زۆر گرنگە، پێم خۆشە گوێ لێ بگرن و پێم خۆشە لێکۆڵینەوەیشی لەسەر بکەن، ئەویش ئەوەیە ئینسان وەک بوونەوەرێک خاوەن دوو ئامرازی جیاوازە کە ئەو ئامرازانە ئینسانی جیا کردوێتەوە لە حیواناتی دیکە.
کە حیواناتی دیکە لە بەشێکیانە لەگەڵ ئێمە شەریکن لە بەشێکیانە شەریک نین. ئامراز چاوە، گوێیە، دەستە، ئێحساس ئەوەی کە هەستیاری پێکرێت، هەست بە چت دەکەی. یەکێکی دیکەش عەقڵە، تێڕامانە، بیرکردنەوەیە، لێکدانەوەیە، شرۆڤەکردنە. ئەو شتە هەست شتەکان وەرەگرێ عەقڵ لێکی دەداتەوە، تەوەقع بێژنیەکە لێکی دەداتەوە، دەیداتەوە بە دنیایەکی دیکەوە وەری دەگرێتەوە. لە فەرهەنگی سامیدا، لە کولتوری سامیدا باشترین بە نرخترین ئامرازی ناسین گوێیە. تماشای تەورات بکە، تماشای ئینجیل کە، تماشای قورئان کە، ئەحکام و دەستور و فەرمان و ڕێوڕەسم و هەڵسوکەوت و هەموو بەرنامەیەک لە ڕێگای گوێەوە بە پێغەمبەرەکان نەگا و پێغەمبەرەکان ڕای دەگەێنە دێنووسن. قەت لە کتێبێکی شەرعی ئیسلامی یا یەهودی یا مەسیحیدا تۆ نابیسی بڵێ بە پێ لێکۆڵینەوە ئەو کارە دەبێ ئاوا بکرێت، دەڵێ بە پێ فەرمایشی خوددا کە بە گوێ پێغەمبەر بە گوێ ئەنبیادا چریکاندوویەتی ئەو شتە دەبێ وابێ. یعنی گوێ باشترین